بنای خوای گەورە میهرەبان طبعا ئەو دەرسەی ئێمە لەسەر کتابی Introduction to Material Science and Engineering ئیدیشنی نوێیەکە لەسەری دەڕۆین زۆربەی مەفاهیمەکان لێوە دەردێنین هەر بەدەمن ئەو شتانێکە بۆ خۆشم زانیارێکی دیکەم لەسەری هەیە حاولە دەکەم لە وێنەی دیکە ئیسفادەکەم هەندێک وێنەی جیاواز و سەرنجڕاکێشی دیکەش داخڵ بکەم هەندێک زانیاری زیاترشان پێ بدەم بەس ئەسڵی بابەتەکەمان لەسەر ئەو کتابەیە کە بابەتێکی زۆر گرنگە بە زۆربەی زمانەکان جگە لە کوردی خۆمان نەبێ زۆربەی زمانەکان تەرجمەی بۆ کراوە ئەگە خوا پشتوان بە لە داهاتوو ئینشەڵا بۆ کوردیش تەرجمە دەکرێت کە بابەتێکی زۆر گرنگە بەڕاستی ماتریال ساینس طبعا ئێمە لەوانەیە ئەگەر پۆلێنێکی ماتریالمان کرد بێ پێشتری لەوانە کوتمان مەسەرە مادە لە سیمیکۆنداکتەر و میتاڵ و بڵینکۆنداکتەر و ئینسولیتەر پێکاتەوە تقریبا تەسنیفێکی لەو بابەتە هەیە ئێمە زۆر جار باسی دەکەین ئەوەش بە پشت بەستوو بە پێرجی تێبڵ کە لەوێدا یەکێک لە فیزیکال کوانتیتیەکان کە ئێلکتریکال کۆنداکتیڤیتی ئەومان کردوتە بنەما بۆی کە تەسنیفی ئەو ماتریالانە پێ بکرێت بەڵام لە ئەسڵدا لە ماتریال ساینسدا مادەکان بۆ شوازە تەسنیف ناکرێت ئینشەڵا مە تەسنیفەکان باز دەکەین کە چۆن پۆلێن کراون و هەرێکە لەوانە محاولە دەکەن فیزیکال پرۆپرتیەکانیان باسکەین و ئەو بابەتانی کە گرنگن بەویەوە ئینشەڵا باسییان کرد بۆ ئێستا لەو لاپەڕی سەرەتادا ئێمە دەبینین کە مثلا ئەو بوتڵە لە پۆلیمەر دروست کراوە ئەو بوتڵەکە بە هەمان شێوە مەسەن بۆ بیپسی و ئەو شتانە بەکاردێ زۆرجار لە مادەیەکی میتاڵ پێکاتوە طبعا مادەیەکی میتاڵی پیور نا واتە ئەلۆی کە ئینشەڵا لە داهاتوودا ئاشنا دەبین ئەلۆی چییە بەس تقریبا پێکاتی سەرەکیەکەی میتاڵە وهروەها شوشە کە مادەیەکە سیرامیکی پێدەگوترێت سیرامیکەوەی کە مادەیەکە نەگەێنەرە لە دەوروبەری خۆماندا مادەی زۆری و سیرامیکەیە وەکو مەسەرەن گەچ وەکو خۆڵ وەکو شوشە وەکو ئەو کاشانێکی ئێمە دامان ناوانە هەموو پێیان دەگوترێت مادەی سیرامیکی بەڵام جگە لەو مادە سەرەتایانە کە تەمەنەوەش ئەو گۆزانێکی لێرش دروستکرانەوانە شار سیرامیکە ئەو فەخوریانێکی ئێمە ناینتیدا دەخۆنەوانە هەموو سیرامیکن هەمیان تایبەتمەندی تایبەت بەخۆیان هەیە و بێگومان هەرێکە لەوانەش بۆ ئەو ئەپلیکیشنێکە دروست کراوە دەستکاری کراوە مەسەن بۆ منە ئەو پۆلیمەرێکە بۆ ئەو بتڵە دروست کراوە بێگومان جیاوازە لەوەی کەمە پەرداغێک دێنین هەر لە پۆلیمەر دروست کراوە بەڵام چای تێدا دەخۆینەوە دەبێت مقاومی ئەوەی کە چایەکە تێدا دەخۆینەوە بۆ گەرمی زیاتر بێت یاخۆ مەسەرەن بۆ منە حسابی وایان کردو کە بیپسێک لە ناو قوتووەکدا ڕابگیرێ بۆی کە بیپارێزە لە خۆر و تشکی ئەلکترومەگنەتیک یاوەکە لە شوشەدا دروست کراوە دانراوە مەسەرەن شوشەکان تایبەتمەند کردو بۆ ئەو مادەی کە هەڵگرێتی وەروە ئێمە مادەی زیرەکشمان هەیە مادەی زیرەک یاخود ئەو مادانەی کە دەتوانن ڕسپۆنسێکیان هەبێت لەگەڵ دەوروبەری خۆیان چۆن ئێستا ئێمە گەر نەفەرێک بۆ نمونە لە ڕێگایەک تعدامان لێ بکە مستەکمان لێ بدا ئەمە چ دەکەین محاولە دەکەین بەرگری بکەین لە بەرامبەر ئەو مستەکە لێمان دەدەن یاخود ئەگە سەرمامان بێ باڵتۆ لەبەر دەکەن بەرحاڵ ئەو ڕسپۆنسی ئێمەیە بۆ دەوروبەری خۆمان هەندێک مادەشێ مادەی زیرەکیان پێدرا بۆ ئێستا ئەو کوپێکە لێرە دەبێن ئەو کوپە لە مادەیەکی زیرەک پێکاتوو کە حساسە بۆ پلەی گەرمی کاتێک کە چایەکەی تێدەکەسەرێکە ڕەنگەکەی دەگۆڕێت یاخود ئەو سپرینگەکە لێر دەبینەوە پێ شەک مەمۆری ئەڵۆی ئەمە دکتۆراکە خۆم لەسەر ئەو مادەیە ئینشەڵا بەدەست دێنم سەرەکەی کە گەرم دەکرێت لە چەمانەوەی کە مثلا قوپاوەتە پێشتری سەردەکە دەگەڕێتەوە سەر شێوەی سەرەتای خۆی بۆیە بامەد ئەو ماتریال ساینسا کە ئێمە باسی دەکەین تەسنیفەکەی جیاواز لەوەی کە ئێوە پێشتری لەسەر ئەساسی ئەلکتریکال رێزیستیڤیتی هاتبوون تەسنیفتان کردو ماتریال ساینس ئەوەندە گرنگە کە تەنانەت مێژوویان لەسەر ئەساسی وی تەسنیف کردووە واتە پۆلێن کردووە بۆ نمونە تەمەنە منەوە لەگەڵەوەی باوەڕم بۆی نییە کە ئینسان لە شێوەکان هاتە دەرێت بەس بەرحاڵ بە گوێرەی ئەوەی کە مەسەلەن لە زانستدا باسی دەکەن لە مێژووە وردە وردە ئینسان بەرەو مۆدرنێتە ڕۆشتووە لێرەدا سەر دەکەی ئەوانەی کە مێژوویان نووسێتەوە لە دوایە کە مێژوو نووسرایەوە واتە خەت دۆزرایەوە خەتی بزماری بێن هەر شتێکە لە دوای ئەو مێژوو باس کراوە کە مەسەلەن چڕووی داوای تر حاکمت بەسەر حاکمت کەدا زاڵ بووە ئەوانە لە مێژوودا نووسراوەتەوە بەڵام ئایا پێشەوەی کە خەت بدۆزرێتەوە
چۆن تەسنیفیان کردووە تەسنیفەکە لەسەر ئەساسی ماتریال بووە نەک لەسەر ئەساسی ئەوەی کە بڵێن مەسەرەن سەردەمی حەخامنشیەکان سەردەمی مەسەرەن مۆغۆلەکان ئەو سەردەمەکانە لەسەر ئەساسی سیاسی پۆلێن نەکردەوە بەڵکو لەسەر ئەساسی ماتریال ئەو کردواتە ماتریال ئەوەندە گرنگ بووە ئەوەندە ڕۆڵی هەبوو لەسەر چۆن دەڵێن شارستانێتی مرۆڤایەتی کە تەسنیفەکەشان لەسەروی کردو بۆ هەمووتان لاە بیستان سەردەمی بەردین ئەوە بۆ کە خەڵک تەنها توانێتی بەرد تاشێت و بەهۆی بەردەوە توانێتی مەسەرەن بچێتە ڕاو یاخود مەسەرەن شتێکی پێ ببڕێتەوە یاخود شەڕێکی پێ بکە ئیتر بەهەرحاڵ سەردەمی بەردین بوو کە سەردەمەکەش تقریبا لەوانێ بگەڕێتەوە بۆ چەندین دەیان هەزار ساڵ لەمەوە پێش وهروە مەسەلەن دوای سەردەمی بەردین توانیان مرۆڤەکان مادەیەکی کانزایی بدۆزنەوە بەناوی برۆنز تەعەن برۆنز ئەگەر لەناو پێریۆدیک تێبڵدا بگەڕن لەناو خوشتەی خولیدا بگەڕن ئێوە شتێک بەناوی برۆنز نابینەوە لەوانێ کەپەر ببینەوە لەوانێ ئاسن ببینەوە ئەوانە ببینەوە بەس برۆنز بابەتەکە پێدەکرێت ئەڵۆی واتە داڕشتە واتە لە دوو مادە یاخود لە چەند مادەیەک زیاتر پێکاتوە تایبەتمەندی کتابەتی هەیە بەهەرحاڵ سەردەمی برۆنز کە سوودێکی زۆریان لێبینی بۆ بەرەو پێشبردننی مرۆڤایەتی بۆی سەردەمێکی گرنگ بوو دواتری سێ دەکەی سەردەمی ئاسن پێدا بوو ئاسن ئەگە غەڵەت نەبم وەکو ئێستانیە مەسەن ئێستامە سەردەکەی موبایل جیلێکی تازە پێدا دەبێ لەوانێت کەمتر لە هەفتەیەک نەخانێ لە شاری ڕانیە و مەسەرەن قەڵازە و هەولێر و ئەوانە پەیدا دەبێت تەکنۆلۆژی ئەوەندە بە سەریعی بڵاو دەبێتەوە هەر ئەوڕۆ تەکنۆلۆژیاکە لە شەریکەی خۆی دەردەچێ سێ دەکەیت چەند هەفتەیە کەمتر دەخایانێت کە دەگاتە ناو کوردستانی خۆشمان بە سەردەمی خۆی وانە بووە کە دەڵێ سەردەمی ئاسن یان سەردەمی برۆنز سەردەمەکان زۆر جیاوازە مەسەن بۆ وڵاتێکی وەکو عێراق یەکەم وڵات بوو کە تقریبا ئاسنی دۆزیوێتەوە سێ دەکەیت لەوانەیە بە 500 ساڵ دوای ئێمە ئوروپیەکان توانیانە بزانن ئاسن چییە بۆی سەردەمەکە زۆر جیاوازە ئەگەر ئێمە دێن تەسنیفی ئەوەش دەکەین شارستانێتێکی زۆر بە قوتمانەوە بەداخۆ ئێستاکە ئەو حاڵی ئێستامان دەبینین لە کاتێکدا ئێمە سەردەمی سۆمەریەکان توانیمان خەت بدۆزینەوە خەت اختراعێکی ئێمە بووە داهێنانێکی ئێمە بووە ئاسن ئێمە دۆزیمانێتەوە ئێمە تایەمان دۆزیوێتەوە سێ دەکەی ئەو هەموو داهێنانێک کە هەموو شارستانێتی مرۆڤایەتی لە سەروی بەندە ئێمە کردومانە بەس بەداخۆ ئێستاکانە بەهۆی هەندێک وەزعەوە لێمان قەوماوە مەسەن بۆ سەردەمی عەباسەکان ئێمە توانیمان ڕۆڵێکی گەورەمان هەبێت لە دنیادا ینی بۆیە ئەگەر مێژومان لێ تێک نەدەن و لە بیرمان نەچێتەوە ئێمە ڕۆڵێکی گرنگمان هەبووە لە داهاتووشدا ئومێد دەکەم ئینشەڵا هەر ڕۆڵ ئەو ڕۆڵەمان بۆ بگەڕێتەوە سێ دەکەین ئێستا سەردەمی مۆدێرنە واتە سێ دەکەین ئێمە هەر ناچین ئەو ماددانێ وەکو ئاسن و برۆنز و ئەو شتانە بەکاربێن ئێمە محاولە دەکەین بچینە ناوڕۆکی ماددەکانەوە بتوانین کۆمپۆزیشنێک لەوانە پێک بێنین واتە مەسەن بەشێک لە ئاسن بەشێک لە برۆنز بەشێک لە شوشە بەشێک لە پلاستیک پۆلیمەر هەر هەمووانە پێک دێنین سێ دەکەین دەتوانین ڕۆبۆتێک دروستکەین ئۆتۆمبیلێک دروستکەین یا شتێکی تەکنۆلۆژیایەکی وەکو موبایل بەرهەم بێنین ئەو پێ دەکرێن مۆدرن ئیج کە ئێستامە تێداینە بۆ نمونەوە ئۆتۆمبیلێکی ئێستا ئێوە دەیبینن لە چەندین بابەت پێکاتوە مەسەن کۆمپۆزیت چییە کۆمپۆزیت بابەتەکە کە شوشە نییە بەتەنها وەلەوانەیە پێکاتێت لە پۆلیمەر و شوشە و بڕێک لە چۆن دەڵێن میتاڵ و کۆمەڵ شتێکیکە کە بە هەموویان توانیانە ئەو جامەمان بۆ دروستکەن چەندین تایبەتمەندی دەبێ هەبێ یەکێک لەوانە تەمان پێشخۆی ببینن نەفەرەکە دووەمان ئەگە بتوانرێ لەوانە دەستکاری ئەوە بکەن کە تیشکی UV بگەڕێنەوە یاخود لەوانە بتوان وای دروستکەن کرد لە شەودا بەڕێدا بڕۆی ئەو فول لایتانێک کە بەرامبەرت دێ زۆر چاوت عەزیز نەدا مەسەڵەن دەتوانێ وای لێکەی کە گەرمی دابێنی کە نەتەقێ ویاخود ئەگە خوا نەخواستە شتێک بەرجامەکە بکەوێ لە جێ خۆی بەس ینی نەپڕجێتە ناچاومانەوە بەڵکو لە جێ خۆی تەنها ورد بێت و بەس پێکەوە بمێنێتەوە ئەو تایبەتمەندانێکە لەو جامیانداناوە فەرقیە لەوەی کە لە جامی تەنیشتەکان دانراوە ئەوە لە کۆمپۆزیت پێکاتەوە کە زۆر بە شێوەیەکی مهندسانە هاتوونە مادەیان دەستکاری کردو بۆ ئەو مەبەستەی کە ویستویانە یاخود ئەو هەیکەلەی کە سیارەکە لێ دروستکراوە
لە مێتاڵێکی وەکو ئاسن یاخود ئەلمنیۆمی پیور دروست نەکراوە بەڵکو لە ئەلۆی دروست کراوە. ئەلۆی وەکو پێم گوتن واتە داڕشتە واتە مەسەڵەن بۆ منە ئەتوو دەچی ئاسن دێنی بڕێک لە کاربۆنی تێدەکەی کاربۆنێکی زۆر کەم دەبێت بە ستیل ئەو ئاسنێکە پێشتری ژەنگی هەڵدێنا ئێستاکانە وەکو لە قالبی ستیلدا کە تەنها بڕێکی کەم لە کاربۆن تێکەڵ کراوە یاخود هەندێک سیلیکۆنی تێکەڵ کراوە سەرەکەی مادەیەکی زۆر جیاوازە بەرگەی ژەنگهەڵێنانی دەگرێ و کۆمەڵێک تایبەتمەندی دیکە. بۆیە ئەڵۆی مەسەڵەن سەرەکەی بەکاردێت لە زۆربەی تەکنۆلۆژیاکان واروە مەسەڵەن سەرەکەی لاستیکی ئەو ئۆتۆمبیلە لە پۆلیمەر دروست کراوە. پۆلیمەرش کە بابەتێکە تقریبا ئێمە لەوانەوە فیزیا زۆر بەلایدا نەچبین بابەتی جەماعەتی کیمیا زۆرتر بەلایدا دەچن بەدەستا ئێمە پۆلیمەر فیزیکسمان هەیە هەروەک چۆن ئەوان پۆلیمەری کیمیستریان هەیە ئەوان زیاتر بە ڕوانگەی خۆیانەوە محاولە دەکەن شتەکە لێ حاڵی بن ئێمەش لە ڕوانگەی خۆمانەوە محاولە دەکەن ئەوە بکەین هەرێکە لەو بابەتانە سەرەکەی لینکێک دروست دەکات لەگەڵ عیلمەکانی دیکە وەکو کیمیا و مێتالۆرجی و ئەوانە مەسەڵەن بۆ منە لە ئەلۆی و کۆمپۆزیت ئەو دوانە لە بەشی مێتالۆرجی کە بەشەکە لە هەندەسا دەخوێندرێ ئیشی لەسەر دەکەن و پۆلیمەریش بابەتەکە کە جگە لە جەماعەتی هەندەسا بابەتی کیمیا زۆر مەشغوڵە پێوێ و بابەتێکی زۆر ئەکتیڤە کە لە داهاتوودا ئینشەڵا هەوڵ دەدەین باسییان بکەین. بۆ نمونە ئێستا ئەگە ئێمە کۆمپۆننتی یەکێک لە مۆبایلەکان بە نمونە بینەوە چ دەکەین لە چۆن لە ئایفۆندا کۆمەڵێک مادە بەکارێت وەکو ئالمنیۆم وەکو کاربۆن وەکو ئۆکسیجن وەکو ئایرۆن سیلیکۆن کەپەر کۆوەسە دەکارێکە لەوانە بە ڕێژەیەکی دیاریکرا و پێکەنەری ئەو مۆبایلەوە پێکەوە هەر هەمویان توانیانە مۆبایلێک بەرهەم بێن طبعاً بەکارهێنانی ئەو ماتریاڵانە بەو ڕێژەیە کە لێردا دراوە هەمووی بە شێوەیەکی زۆر مهندسانە و بەرهەمی چەندین ساڵی ڕیسێرچە تاانە ڕوسێرچە ناکە ئێمە دەتوانین لە شوێنێکی ئاسایی بڵاوکەین و بەڵکو ئەوانە بخواان ڕسێر سنتەری خۆیان هەیە جابۆیە دەبێ ئاگداری ئەو حاڵەتە بین کە چۆناچۆن تەکنۆلۆژیا پێویستی بە زانستێکی گرنگ و چۆن بەرەو پێشبردنێکی بەردەوامە. بۆ نمونە لە نمونەیەکی کەدا ئێستان بەس بۆی کە پێتان بڵێم کە چەندە زانستی توێژینەوە گرنگە بۆ ئەو شەریکاتانە ئەو کۆمپانیان کە داهەیە بە بەردەوام بەرەو پێش بچن هاتوونە بەشێک لەو قازانجێک کە ساڵانە دەستان دەکەوێت بڕێکی زۆر لە ڕیسێر سەر دەکەم بۆ لەبەرەوەی کە ئەو ڕیسێرچانە دەتوانێت جیلەکانی ئەو تەکنۆلۆژیایوان بەرەو پێش بکە بۆ ئێستا گەسێ دەکەین سامسۆنگ وردە مەسەرەن دەڵێ ئەو سامسۆنگی 5 هات 6 هات 7 هات وردەوەدە بەرەو پێش دەچێت یاخود ئایفۆن بە هەمان شێ ساڵانە بەرەو پێش دەچێت تەوانەوانە بەرهەمی ئەوەیە کە توێژینەوەی تێدا دەکرێت ئەو توێژینەوانەی کە پارێکی زۆر زەخم لە قازانجی ساڵانی خۆیانی بۆ تەرخان دەکەن خەڵکێکی پسپۆری تێدا تەعین دەکەن مادەیەکی زۆری تێدا خەسار دەکەن بەڵام لە کۆتاییدا ئەوان دەگەن بەچی بە پاتێن تەعام پاتێن واتە داهێنانیش لەوانەیە لە زۆر بابەتدا بکرێت بە زۆربەی شتە بەرجەستەکانی وەکو هەندەسی ئەوانە پاتێن تا پێ دەڵێن واتە داهێنان بەراعەت الاختراع لەوانەیە کەمتر وەکو پێم گوتن پشت بەو ڕیسێرچە ئەکادمیانە ببەستن کە لە گۆڤارێکدا بڵاو دەکرێت تر گۆڤارەکە محەلی بیان گۆڤارێکی ئینتەرناشناڵ و جیهانیش بێ چکە بەڕاستی وەکو پێم گوتن لەوانەیە 180 بۆ 90 ئەو توێژینەوانەی کە دەکرێت لە عالەمدا تەنها ڕووەکی ئەکادمیە بە نەک ڕووەکی تەکنۆلۆژی بۆ ئەگەدار بن ئێستا زۆر جار خەڵکی عەشار لێمان دەپرسێ دەڵێ ئێوە مەسەڵەن فیزیاتان تەواو کرد یاخود مەسەڵەن ماستەریان دکتۆرات هێنایەوە لەسەر ئەو بابەتە بۆ ناتوانیت کارم بۆ دروستکە بۆ سیارە دروست ناکەیت بۆ ناتوانین شتێک دروستکە طبعاً ئەو تەکنۆلۆژیا پێم گوتێ ئێمە لەوانەیە بتوانین وەکو کەسێکی ئەکادمی ئەگە بچینە شەریکەیەکی ئەواوە حتمما لە بابەتەکە باسانی تێدەگەین و پاش فترەیەک کە ترێنینگێک دەبین لەسەر مۆزوعەکە فێر دەبین کە چۆن ئەو تەکنۆلۆژیا توانین بەرهەم بێنرێت حتا ئێمە ئەگە تەنانەت بە کالۆرۆسش بەدەست بێنین بچینە سنتەرێکی توێژینەوەی لەوانەیە کە ئەوان هەیەە مەسەڵەن بڵێن لەسەر ئەو ماتریاڵە ئیش بکەن چکە ئەوان جیازی باشانەیە محاولە دەکەین فێری ینی ئەدەبیاتی ئیشکردنەکە بین و زۆر بە ئاسانی دەتوانین علمەکە بەرەو پێش بین بێگومان سەدان و هەزارانی وەکو ئێمەیە کە لەو شوێنانە ئیش دەکەن بەس هەموو ئیمکاناتێکیان بەردەست خستوونە
مادەی تایبەتیان پێداون چۆن دەڵێن معاشی مانگانی باشان دەدەنێ و ئەوانش دەتوانن توێژینەوەی باش تێدا بەرهەم بێنن. بۆ نمونەگە هواوی سێرکەن تەمانەوە سێرچێکی سەریعم کردو لە ناو ئینتەرنێتدا سێ دەکرد لە تەنانەت هواوی کە سەر بە چاینایە سێ دەکرد لە جێرمەن واتە لە ئەڵمانیا هەیەی مەسەڵەن سێ دەکرد لە فینلاندا هەیەی ئەوانە پێیان دەوترێ ریسێرچ ئەند دیڤلۆپمنت ریسێرچ واتە توێژینەوەی شتێدا دەکرێت و بەرەو پێشی دەبن لە کاتێکدا ئەسڵەن شەریکەکە ئەسڵی چاینایە بەس بۆ ئایا توانێت چوونە مەسەرفیان تێدا کردو و لقێکیان بردو بۆ فینلەندا بەشێکیان بردو بۆ ئەڵمانیا و هەروەها لە کەنەدا دایان ناوە مەسەرەن لەبەرەوەی کە ئەوان مەبەستان توێژینەوەیە ئەو توێژینەوانەی کە لەو سنتەرانە بەرهەمدێت تایبەتن بەو کۆمپانیایە واتە ناتوانن لە شوێن دیکە بڵاو بکرێتەوە و ئەوانە کە بوون بە پاتێنت حتا تەنانەت ئەگەر ئایفۆن بێت بە ئەو بابەتە بەکار بێنێتەوە لە موبایلەکانی خۆیاندا حتمما دەبێت بەشێک لە پارەکە بگەڕێنەوە بۆ شەرکەی هواوی یاخود سامسۆنگ مەسەڵەن بۆ ئەو لەو وێنەیەدا دەبینین سامسۆنگ سەدەکە چەندین لقی هەیە لە تەواوی دنیادا هەمووشی لەسەر ئەساسی ریسێرچ ئەند دیڤلۆپمنت واتە نەک بەرهەمهێنان ئاگادار بن لەوانە بەرهەمەکانی خۆیان تەنها لە کۆریا بەرهەم بێن یاخود بەشێکی لە چاینا بەرهەم بێن بە حتا ئایفۆنیش لەوانە بەشێک لە بەرهەمەکانی خۆی بعد لە چاینا بەرهەم بێنێ بەس لە هەمان کاتدا سەر دەکەی ئەوانە هاتوونە سنتەری توێژینەوەیان دروست کردو لە تەواوی دنیادا تەنها فی سەبیلەوەی کە بتوانن ئەو مادانێکە مەبەستانە جا ئایا سکرینە مێمۆریە ئیتر دیقەکەیەتی خێراگەیاندنە هەر شتێک لەو بابەتانەیە بتوانن دەستکاریکەن و بەرەو پێشی بن بە کولفەیەکی کەمتر بە کوالیتیکی بەرزتر و هەموو وەک پێشم گوتن ئەو شتێکە لەو سنتەرانە بەرهەم دێت مافی پارێزراوە بۆ ئەو کۆمپانیانە هەرچەند لەوانەیە کۆمپانیەکانی دیکەش بتوانن بەکاربێنەوە بەڵام لە کاتی بەکارهێنانەوەی ئەو پاتنتانە حتمما دەبێت بەشێک لە پارەکە بگەڕێنەوە بۆ خاوەنەکەیان. تەوان ئێستا ئەگە سێرکی بوون ئەوە شەریکێکی ئۆتۆمبیلە سەدەکەی ئەو سیارە جوانە دێنن بە دیوارێکی دادن تەنها فی سەبیلەوەی کە بزانن ئایا ئەو سیستەمێکە بۆ ئۆتۆمبیلەکان داناوە چەند دەتوانێت بەرگە بگرێت لە دامێکی لەو هاوشێوەی ئەوە مەسەڵەن بۆ ئایا پەڕەشوتەکانی لە کاتی خۆیدا ئیش دەکەن مەسەڵەن ئایا چەند خوتورە لەسەر سیاقەکە لەسەر پاسنجەرەکان دروست دەکا لە سەرنشینەکانی ئۆتۆمبیل سەرەکەی ئۆتۆمبیلێکی لەو شوازەکە لەوانەیە نزیکی دەفتەرێک زیاتری لێ سەرفکرابێ بە هەموو مواصفاتەکەی خۆیەوە سەدەکرد بە دیوارێکی دادەن جا ئەو سنتەرانە ئیشان ئەوەیە یاخۆ سەدەکرد لە وێنەی دەستی چەپدا سەدەکەی ئەو شوشەیە کە لە تەنیشتەوە دانراوە تاقی کراوەتە بزانە ئایا دەتوانێت چەند بەرگە بگرێتەوە لە کاتی شکانیدا دەبێت حتمما زۆر بە عەجایبی ورد بێ زۆر ورد بێ بە پێچەوانی ئەو شوشەیە کە لە بەرامبەر یعنی ئەو جامێکە لە بەرامبەر سیاقەکە دانراوە کە ئەو نابێت بە هیچ شێوازێک ورد بێ بەڵکو دەبێت لە جێ خۆی تەنها پارچە بێت و وەکو خۆی خڕکاتەوە نەک پارچە ئیترەوە سنتەری توێژینەوەکانە کە ئیش لەسەر مادەکان دەکەن یان کۆڵک لە نەواقیس دەبینەوە لەو توێژینەوانێک کە دیکەن و محاولە دەکەن ئەو نەواقیسانە چارەسەری بۆ دابنێ سێ دەکەن ئێمە ئەگەر مادەیەکی زیرەکی وەکو شەید مێمۆری ئەڵۆی بێننەوە تەمان وەکو پێم گوتن ئەڵۆی یعنی داڕشتە واتە پیور ماتریال نییە مەسەڵەن وەکو پێم گوتن پیور ماتریال وەکو ئاسان وەکو مەسەڵەن سیلڤەر زێر ئانە هەم پێیان دەوترێت پیور ماتریال بەس هەتا ئەو زێڕێکە ئافرەتان بەکاردێن کە دەڵێن عیاری 22 عیاری 21 کە هەژدەیە چەندە بۆ دەڵێن عیاری ئەوەندەیە تەمان عیار 24 واتە ئەو مادەی پیور زێڕە بەهۆی ئەو مادەی دووەمەوە ئێمە چمان کرد مادەی پیورەکەمان گۆڕی بۆ ئالۆی واتە داڕشتە لەوانەیە لە داهاتوودا ئەگەر ئەو زێڕە بیان هەیە مەسەڵەن جارێکە بیکەنەوە بە پیور ماتریال بەهۆی گەرمکردن و مەجموعەی پرۆسەوە چ دەکەن جارێکە ئەو دوو مادەی لێک جارەکەنەوە لەوانەیە لە زۆر حاڵەتەشدا تەنها زێڕی مەسەڵەن هەژدە عیارەکە بۆ خۆی بیتوێنەوە جارێکە بیکەنەوە زێڕێکە بەرهەمەکە پیروز ناکە هەموو جارێ ئەو مادە دووەمەی لێ جیا بکرێتەوە بەرحاڵ ئەڵۆی بۆی کە تێبگەن ئەڵۆی چییە واتە داڕشتە بەس لەنە داڕشتەکانشدا شتەکەی بە ناوی شەیپ مێمۆری ئەڵۆی واتە شێوەی خۆی لە بیر دەمێنێتەوە ئەگەر بێت و ئەمە شێوەکەشی بشێوێنین بەهۆی گەرمکردنەوە
شێوەکەی خۆی وەردەگرێتەوە مەسەڵەن زۆر خۆشە کە تو بەمنە شتێک لێ دەقوپێتەوە بەس گەرمیکەوە خۆی لێبێتەوە ترەوە ئەو تایبەتمەندی لەناو هەندێک مادەدا هەیە کە لەوانێ زۆر ئێوە کەمتر ناوی ئەو شتتان بیست پێ بۆ من ئەگەر نمونەیەک لەسەر ئەو مۆزوعەت بێنەوە ئەوە ئەو ژمارە ئەو توێژینەوە ئەو پاتێنتانەیە پاتێن واتە داهێنان سەر دەکەی لە ساڵ 1960ەوە کە تقریبەن یەکەم ماتریاڵەکان لەسەر ئەو ئەڵۆیە ئەو ئەڵۆی تایبەتە دۆزرایەوە سەر دەکەی وردە هەم توێژینەوە هەم پاتێن ئارتیکلدا یەکەم جار زۆرتر ئیشان کردووە دواتری داهێنانی شاتوتە ناوی سەر دەکەین ئەوانە 43 دانە داهێنان کراوە لە کاتێکدا 169 دانە توێژینەوەی ترا بڵاو کراوەتەوە سەر دەکەی بە پێی ساڵ هەم جەوەکە زیاتر ڕخساوە بۆ توێژەران هەم وردە ئینتەرنێت و هاوشێوەکانی یارمەتی دەری توێژەران بوونە کە بتوانن توێژینەوەی زیاتر تیا بکەن وەم ئێستا شەریکاتێکی زۆر پەیدا بوونە کە جاران لەوانەیە لە تەکنۆلۆژیادا هەندێک تەکنۆلۆژیامان وەکو موبایل و کۆمپیوتەر ئەو شتانە نەبێ بە هاتنەکایە ئەو کۆمپانیە دیاریکراوانە و بە زیادبوونی چۆن دەڵێن بەرچاوی توێژەران لە دنیادا و ئیمکاناتی وەکو ئینتەرنێت و ئانەش وردەوە دەسێ دەکەی و خواستیش لەسەر ئەو مادانە سەر دەکەی توێژینەوەکان لەسەر ئەو مادە دیاریکراوە و هەروە پاتێندەکانش لەسەر ئەو مۆزوعە بەرەو پێش چووە کە بێگومان لە داهاتووشدا بەرەو پێش و بەرەو پێشتر دەچێت ئێمە ئاگادار بین داهێنان هەر ئەوە نییە کە بڵەوەڵا ئەدیسۆن گوڵۆپی دۆزیۆتەوە فڵانیش ئێتر ئەو شتەی دۆزیۆت کاربای دۆزیۆتەوە مادەم تا هیچ داهێنانێک لە دنیا نەماوە شەرت نییە داهێنانەکان زۆر زەق بن تەنانەت ئەگەر بێت و ئێوە باتریەکان ئەو باترێکە لە مۆبایل بەکارهاتووە بتوانانی مەسەرەن لە 3 سەعات کە بتوانانی بیکەی بە 3 سەعات و 2 دقیقە خۆراگری شت کردووە داهێنانت کردو لە ئیشەکەتدا واتە بەرەو پێشت بردووە ئێستا لەوانەیە هەموو مرۆڤایەتەکان پێکەوە هەنگاوەکانیان بچوک بێ بەسە دەکەی ئەو هەنگاوە بچووکانە بە تێگڕا زۆر بەرهەمێکی گەورەترە لەوەی کە مەسەرەن جاران یەک کەس بە تەنها ئیشی کردووە و داهێنانێکی گەورەی تۆمار کردووە مادەیەک ئەگە بنمونە بینەوە پێ دەوترێت کاربۆن نانۆتیوب کاربۆن نانۆتیوب چییە مادەیەکی هەندەسیە کە بەرهەم دێت لە کاربۆن و لە شێوەی لولەدایە یعنی شێوەیەکی لولەی ئاسای هەیە کە هەندێک وڵات هەیەوەکو مەسەڵەن بۆ هەتا تەنانەت ئێران دەتوانێت بەرهەمی کاربۆن نانۆتیوب بکە وەکو سعرەکەشی تقریبەن هەرزان نییە لە ڕاستیدا ئێستا ئەگەر 1 گرام لە زێر بکڕی تەسەوڕ دەکەم لەوانە بە 5 گرام کە میسقالێک دەکا نزیکی $300 بدەیت لە کاتێکدا تقریبەن دەتوانی بە 5 گرام لە کاربۆن نانۆتیوب یعنی سینگل لێر نانۆتیوب ئەگە بکڕی تقریبا نزیکی $125 بۆ $150 دەکات نیوەی بەهای زێڕی هەیە واتە شتێکی زۆر گرنگە ئەگە سێریکەن ئەو مادەیە گەر بێنین سێریکەین سەرەکە لە ساڵ 1991 سەریکەن ئەو توێژینەوانی کە لەو بابەتە کراوە و ئەو داهێنانانی کە لەسەری کراوە بە پێی ساڵ سەردەکە بەرەو پێش چووە سەرەکە لە ساڵ 2010 و تێبڵم لەوێ هێناوە لە ساڵ 2010 بڕی ئەو توێژینەوانی کە بڵاو کراوە توێژینەوانی کە دەڵم بڵاو کراوەتەوە مەجموعەیەک داتابیس هەیە وەکو سکۆپاس وەکو کلاریڤیت ئەوانە داتاکانان توان لێوەرگری داتایەکی زۆر معتەبەر و عالەمیە نەک بڵێن لە شوێنێک وەکو گوگڵ و ئەو شتانە ئەو داتای کۆکراوێتەوە سەرەکەی بە هەمان شێوە داهێنان لە ناو کاربۆن نانۆتیوب سەرەکەی بە بڕێکی زیاد بەرەو پێش چووە مەسەڵەن بۆ لەوانە بڵێن جا کاربۆن نانۆتیوب خۆک بۆ ڕێک وایە و شەبەکەی لە شەبەکەیەک پێکاتوە کە شەبەکەکە هەمووی کاربۆنە پێکەوە نووسان و بۆڕێکان دروست کردەوە لولەکەیان دروست کردووە ئەی داهێنانی چی تەبعاً ئەو کاربۆن نانۆتیوبە لەوانەیە ئەگە تایبەتمەندەکانی بپێوین فیزیکال پرۆپەرتی کیمیکال پرۆپەرتی مەسەڵەن ئەو شتانە هەموو بپێوین سەر دەکەی لەوانێت بتوانین تێبڵێک لە مواصفاتەکانی بەدەست بکەوێت و ئێستا دەمانەوێت بەکاری بێنین بەڵام ئایا بەکارهێنانەکانی لەکوێیە سەر دەکەی لەوانەیە کاربۆن نانۆتیوب تەنها بتوانین لە پلەی گەرمی ژووردا بەکاربێنین نەتوانین لە پلەی گەرمی بەرزدا بەکاربێنین کە یاخود لەوانەیە ئەلێکتریکال کۆنداکتیڤیتی ئەو مادەیە زۆر بەرز نەبێت بەڵکو بتوانێت هەتا بڕێکی دیاریکرا و کارەبا بگێنێ چ دەکەن ئەمە دەمانێت لە پلەی گەرمی بەرزدا بەکاربێن ئەی چۆن ئەو مادەی بەکاربێن لەوێدا
توێژەران دەڵێن مادام لە پلەیگەرمی بەرزدا پێویستمانە ئێمە دەبێت دەستکاریەکی بکەین ئیتر بە زیادکردنی مادەیەک کە بۆ کاربۆن نانوتیوبەکە یاخۆ مەسەڵەن عیلاجێکی بۆ دەبینەوە کە عیلاجیان کرد مادەیەکی پیانۆلەکان سەدەکەی ئلکتریکا کۆنداتیڤیتیەکەی دەگۆڕێ وە کۆمەڵک مواصفاتی دیکەی دەگۆڕە وەکو melting point و فلان و فیسار کە بۆ ئەپلیکیشنەکانی دیکەش قابلی گونجانە بۆیە ئەوەیە کە لە ماتریال ساینسدا توێژەران بە دوایدا دەگەڕێن واروە مەسەرەن بۆ نە لێردا ئەو ڕفرێنسانی کە لەو فترێدا بڵاو بە تۆ سەدەکەی بەرەو پێش دەچێت ساڵانە ئەو ژمارەکان زۆ بەرەو پێش دەچێت بە بەردامش ئەگە سێریکەی پیپەر لەگەڵ پاتێنت پیپەر واتە توێژنەوەی کە ڕەسەن توێژنەوەی ڕەسەن کە بڵاو دەکرێتەوە لە شوێنی باوەڕ پێکرا و هەروە ئەو پاتێنتانەی کە تۆمار کراون لە شوێنی باوەڕ پێکراوە سەدەکەی هەردووکیان بەرەو پێش دەچن واتە ئێوە ئەگە لە داهاتوودا بتانێ مەسەلەن ماستەریان دکتۆرا بێننەوە یاخۆ لە داهاتوودا بن بە توێژەر چانسی ئەوەی کە بتوانن داهێنان بکەن واتە بەڕائەت الاختراعتان هەبێت لەسەر ئەو بابەتە چانسێکی زۆرە چونکە خەڵکیش هەروەک دەبینین دەتوانن لەو بابەتەدا داهێنان بکەن واروە مەسەلەن ئێستا لێرە ئەگە سێریکەی خواز لەسەر مەجموعەیەک لەو مادانەکە لە ئۆتۆمبیلێکدا بەکاردێنرێ سێدەکەی وەکو لێرەدا ئاماژە پێکراوە پلاستیک ڕەبەر میتال و هەروە مادەکانی دیکە سێدەکەی بە پێی ساڵ بەرەو پێشبردننی عیلم سەدەکەی گۆڕاوە ژمارەکەی مەسەن بۆ نەسەدەکەی میتال کە پێشتری مادەکان هەمووی کانزایە بوو سەدەکەی بە پێی ساڵ کەمی کردووە و لە بەرامبەردا شتی دیکە زیادیان کردووە زیاد و کەمکردنەوەی ئەو مادانێک کە تێدا بەکاردێنرێ بێگومان پشت بەستووە بۆ توێژنەوانی کە دەکرێت ڕەنەم زۆربەی ئەوانەی کە لە توێژنەوەیەکی دیاریکرا و دەیانهێنم مەسەن بۆ نەوێنێم لە توێژنەوەیەکدا وەرگرتووە ئاماژەم بە ڕفرێنسەکەش کردو هەتا محاولە دەکەم سایتی بکەم بۆی کە بزانن کە ئەوە لە توێژنەوەیەک وەرمگرتووە نەک لە کتابەکە وەرمگرتێ زۆر چاکە ئێستامە یەک شتمان هەیە ئەویش لیمیتیشنە بۆ نەگەسێرکە لە پێریۆدیک تێبڵدا ئێمە لەوانەیە بڕی 100 دانە ئێلیمنتمانە بێ وەکو ئاسنە و کەپەر و سیلڤەر و گۆڵد و ئیتر هێلیوم و هایدرۆژین و ئەگەرانە سێر دەکەی هەر هەمووی حساب دەکەی لەوانە 100 دانە ئەوەیەکمانە بێ کە بێگومان هەر هەمووشیان سۆڵید نییە سۆڵید واتە مادەی ڕق نییە لە دۆخی ڕقیدانی مەسەن بۆ هایدرۆجین و هێلیوم و ئینێرگاسەکان ئەوانە هیچیان لەناو دۆخی ڕقیدانینە ئەگەر وا بیست دەکەین بەڕەکەمان کەم و کەمتر دەکات لەوانەیە بتوانین و هەندێکشان رادیۆ ئەکتیڤن دیسان ناتوانین لە زۆربەی ئەپلیکیشنەکاندا بەکاری بێنین کاتسە دەکەم بڕی ئێلیمنتەکانمان کە بەکاردێنرێ لە تەکنۆلۆژیاکان ئەگمانەی بەکارێن بێنین لەوانێ بڕی 50 دانەیەک بمێنێتەوە بەس 50 دانە لەوانێ بەشمان نەکە بۆیە ئێمە چ دەکەین ئەم زۆزە بە توێژەرانی تازە پێگەشتوش باز دەکەم دەڵم لەوانەیە ئێمە لە حروفی ئەلفابێتدا نزیکی 20 شتێک پیتمانە بێ مەسەڵەن ئەلف بێ پێ بە هەمان شێوە سەدەکە لەوانەیە نزیکی 30 دانە پیتمانە بێ بۆ سی پیت ئێمە دەتوانین وشە دروستکەین هەموو وشەیەکی لە وشەیەک کە سەدەکە جیاوازە هەرچەند هەمان پیتەکانی بەکارهاتوە کە لەناو ئەلفابێتی کوردیدا هەمانە بە سەدەکەی وشەکان هەمووی معنای خۆی دەبەخشێت و هەروە ئەو وشانەش سەدەکەی بە پێش و پاش پێکردن و بەڕێخستنەوەیان سەدەکەی ڕستەیەکی جیاوازمان پێدا و ئەو ڕستانە دەتوانین ئینشای پێ دروستکەین و ئینشاەکان دەتوانین کتابی پێ دروستکەین سەدەکەی تەنها بەو 20 چەند پیتە ئێمە توانیمانە کتابخانەکانمان بە ملیۆن کتابی تدا دابنێن کە هەرێکە لەو کتابانە مەفهومێکی تایبەتمان پێدا معنایەکی جیاوازمان پێدەبەخشێت کاتە توانیمانە بە چەند پیتێک ئێمە بە ملیۆنان کتاب بەرهەم بێنین و ڕۆژانە سەدەکەی خەڵک لێرە لەوێ بەس دەنووسێ ئەو ڕۆکە چند لەگەڵ برادێک دەکەی هەر ئەو پیتانە بەکاردێنێت کە دوێنە بەکارتێنەوە زۆربەی وشانە بەکاردێنەوە بە سێر دەکەی چونکە ڕستەکانت جیاوازە هەواڵێکی جیاواز دەتەوێت بگەنی بە برادەرەکانت لەناو پێریۆدیک تێبڵیشدا ئێمە وەکو پێم گوتن ئێلیمنتەکان دیاریکراون ئێمە ئەگەر تەنها پشت بەو ئێلیمنتانە ببەستین مەسەڵەن بۆ بمانێ ئاسم بەکاربێن بۆ ئاسم بەکاردێن لەبەرەوەی کە مادەیەکی ڕقە بەس دەکەی کە بەکاردێنی ژەنگن دەبێت یاخود ناتوانین لە هەموو ئەپلیکیشنێک بەکاری بێنین کاتە سێ دەکەی لیمیتمانەیە دەتوانین بەکاری بێن مادەکە بەس بە لیمیتێک واتە بە سنوورێکی دیاریکراوە بەزەگە بێت و ئێمە ئەو شتانە بەکار بێنین ئەو
تخمانە بەکاربێنین بە تێکەڵکردن لەگەڵ یەکتر مەسەڵەن کۆمپاوندی پێ دروستکەین ئەڵۆی پێ دروستکەین سێ دەکەین ئێمە کۆڵک لە مادەی جیاوازمان دەبێت و ئەو مادانە دەتوان ئەنواعی عیلاجی ترا بەکاربێنین بۆی کە بتوانین لە ئەپلیکیشنە جیاوازەکاندا بەکاریان بێنینەوە و پاشان ئەوانە بە تێگڕا دەیخێنێ بەردەستی مهندسێک سێ دەکەی مهندسەکە دەتوانێت هەندسەی مادەیەکی جیاواز تەکنۆلۆژیایەکی جیاواز وەکو موبایل وەکو سیارەمان بۆ بکە بۆی سێ دەکەی تەنها بۆ چەند ئێلمنتە ئێمە دەتوانین بە ملیۆنان توێژینەوەی تازە بکەین بە ملیۆنان تەکنۆلۆژیای بە چۆن دەڵێن بە مواسفاتی جیاواز بەرهەم بێنین بۆ نمونە ئەگەر فەردێک برنج بخێنە بەردەستی کابانێکەوە بێگومان کابانەکە چی لێ دەکا مەجموعە شتێکی پێویستە وەکو ئاگر وەکو لانێ ئاتوماتی پێویست پێ بێ هەندێک خوێی لانە پێویست پێ بێ لانێ هەندێک ڕۆنی پێویست پێ بێ دواتری هەندێک بەهارات و مەجموعە شتێکی پێویست پێ بێ لە کۆتاییدا ئەگەر کابانەکە لێ هاتوو بێ ئیتر بە پێ لێ هاتووی خۆی دەتوان سەر دەکەی چەند بەرهەمێکی لاان لێ بەرهەم بێنێ یەکێک لەوانە برنجە سوورە لاانە برنجی سپی لێ بەرهەبێنێ لاانە بریانی دروست کا پێی لەوانێ مەسەڵەن بتوانێت لە شێوەی کوفتە برنجێکی ئەو شوازی پێ دروستکە سەر دەکەێستا لای چینیەکان زۆربەی ئەوان ئەو نوع برنجە دەخۆن لەکەم خۆمان برنج سوور و برنج سپی هەیە ئێستا ئەو برنجەکە پێدەکترە بریانی کابانەکانە خۆمان درستی دەکەن ئێرانەکان دروست دەکەن وڵاتانی عەرەبی دروست دەکەن بێگومان هەر هەمووشی جیاوازە لە وڵاتێک بۆ وڵاتێک سەر دەکە بریانەکانە جیاوازە لەوانە بە وڵاتێک زۆر ئەدەبی تێ بکەن بەهەرحاڵ سەر دەکەی هەموو مادەکانیان سێ دەکەیت لە چەند مادەیەکی دیاریکرا پێکاتوە بەس لە کۆتایی دەسێ دەکەی بەرهەمێکی جیاواز ڕەنگوڕۆکی جیاواز تامێکی جیاوازمان دەداتێت و ئێمە لە زانستی مادەشدا بە هەمان شێوە ئەگەر نمونەیەکی پێبێنەوە ئەگە بێت و چەند مادەیەکی سەرەتایی وەکو مەسەڵەن ئاسن و کەپەر و ئیتر ئەو شتانێکە لە ناو پێریۆدیک تێبڵمان هەمانە ئەگە بیخەینێ بەردەستی کەسێکی زانا کەسێک کە لێهاتوو بێ ئیتر مێتالۆرجیست بێ ماتریال ساینتیفیک بێ ساینتیست بێ کەسێک بێ لە فیزیای مادە بزانێ کەسێک بێ لە کیمیای مادە بزانێ ئیتر هەر کەسێکی زانا بێ سێ دەکەی ئەویش مەجموعەیەک لەو چۆن دەڵێن شتانە بەکاردێنی کە پێویستی پێ چۆن کابانەکە پێویستی بە ڕۆن و مەجموعەیەک ئەدەبیات و ئەشتانە بوو ئەو کەسە زانایش لەوانێ پێویستی بە فڕنەکە بێ لەوانێ پێویستی بە کاتێ بێت چکە کات زۆر گرنگەوە پێ وتن لە فیزیادا ئایا چەند دەهێڵیەوە ئێستا بۆ منە کابانێک کە برنجێک لەسەر ئاگدادنە حتمما کاتی بۆ دادنێتەوە دەڵێ لەوانێ پاش 20 دقیقە بکڵێ زیاتر بێڵمەوە دەسووتێ بۆیە کات زۆر گرنگە پلەی گەرمی زۆر گرنگە لای ئێمە لای مێتالۆرجستەکان و هەروەها ئاشنابوون بە فێز دایگرام کە لە داهاتووی شەڵا دەخوێنی لەسەری فێز دایگرامەکە چەند مادە تێکەڵکەین تا چ تایبەتمەندێکمان بداتێ وهروەها مەسەڵەن ئایا مادەکە چۆن گەرمی دەکەیت چۆن ساردی دەکەینەوە ئەوانە هەر هەمووی دەور دەبینێ و بەپێ ئەو زانیاریکە ئەو مەهارەتێکە ئەو کەسە زانیا هەیەی دەتوانێت سێ دەکەی کۆڵک مادە پێک دێن شتاوانێکی لەو لیستە باسمان دانراوە هەر هەمووی بەرهەمی ئاسنە واتە توانیانە ئاسن دروستکەم ئەو هەمە ناوە سێر و سەمەرەی کە دەبینن لێ بەرهەماتوە ئەگە برنجێک بتوانێت برنجی سوور و چۆن دەڵێن بریانی و کۆمەڵێک کەبلانە بە پەنجە بژمێردرێ لێ بەرهەمبێنی سەر دەکەن لە مادەیەکی وەکو ئاسن و چەند مادەیەکی کە دەخرێتە بەردەستی کەسێکی زانا سەر دەکەی ئەو هەمە بەرهەمە دەتوانێت لی دروستکە کە بە ناوی جیاواز لێرەدا دەیبینین باش ئێمە چۆن دەتوانین پرۆپێرتەکانی مادە چێک بکەینەوە ئێمە بێگومان لە فوددا واتە لە خواردندا چەند تایبەتمەندێکمانەیە مەسەڵەن دەڵێن شتێکی بەتامە زۆر ناخۆشە شیرنە مەسەڵەن تیژە یاخود بڵێن چەورە بامان شوێن نوعی ئەوەکە مەسەڵەن پێدەوترێ برژاندنە کوڵێندراوە ئیتر بە هەمان شێوە قبولیە هەر شتەکە ئەوانە مستەڵحاتێکن کە لە ناو خواردندا بەکاردێنرێ ئەی لە مادەدا چ بەکاردێنرێ مەسەڵەن مادەکە ڕەقە قایمە مەسەڵەن مادەکە توندە نەرمە
مثلا چەندە توانێت ڕووناکی بەنایدا تێپەڕێ ئەلکتریکال ڕێزیستیڤیتی چەندە تێرما ڕێزیستیڤیتی چەندە و بە هەمان شێوە کۆڵێک لە مواسفاتمانەیە کە بەشێکیان ئێمە لە فیزیای خۆماندا ئاشنا بوونە پێوەی ئیتر هەیە لە ئۆپتیکدا خوێندومانە هەیە لە کاربا خوێندومانە هەیە لە ترمۆدینامیک ئاشنا بوونە پێوەی و مزمعەیەکشان لەوانە لە میکانیکدا ئاشنا بین بە هەر هەموو ئەو مواسفاتانە ئێمە دەبێت ئاشنا بین لە ماتریال ساینسدا کۆمەڵێک شتێکە لە چۆن دەڵێن مادەیەکدا ڕەچاو دەکرێت یەکێک لەوانە پرۆسسینگە بە چ پرۆسەیەکدا ئەو مادەی دروست کراوە بێگومان ئێستاگە بتێ مادەیەک دروستکەی ئەگەر لە ئینتەرنێت گەڕن سێ دەکەی هەندێکیان هەیە لە کوورەدا دەتوێنرێنەوە هەندێکیان تۆزن لە قالب دەدرێن دەپەستێنە کوورێک تەنها دەیبرژێنن تێلەگە ئێستا هەندێک مادە هەیە لەوانەیە مەسەلەن وەکو ئانی لە قوڕ بەرهەمدێنن قوڕە سوو ئەگەر دیتان خۆڵێکی سوور دێن بەردوشتی لێ بژار دەکەن ئەو خۆڵە دێن ئاوی تێدەکەن و نایتوێنەوە بەڵکو چی لێ دەکەن بەهۆی بە یارمەتیدانی ئاو ئەوانە پەستان و پاشان لە شوێنێک سووری دەکەنەوە خشتە لێ بەرهەمدێن بۆ وەکو مادەیەکی وەکو ئاسن ناسن بیتوێنەوە ئەو زەمەسان خشتەکە لێ دروستکەن چونکە ئەو مادەیە پلەی گەرمی توانەوەکەی زۆر و بەرزە لەوانەیە بتوان لە 3000 یان 4000 ئەوجا بتوانین بیتوێنەوە ئەو پلەی گەرمیە بۆ بەرهەمهێنانی ئاگرێکی لەو شێوازە ئێمە کولفەیەکی زۆرمان دەوێت بۆیە پرۆسەیەکی هاوشێوە ئەوە ئیبتال دەکرێتەوە لە شوێنێکوە و محاولە دەکەن لە شتێک کە سوود وەربگرن بۆیە خودی پرۆسەکە زۆر شتێکی جیاوازە بە چ پرۆسەیەک بەرهەم دێنرێ مادەکە و لە کۆتاییدا ستراکچەری مادەکە چۆنە لەوانەیە بڵێن ستراکچەری مادەکە ئەو شتێکە بە ظاهر دەبیندرێ لەوانەیە دوو مادە بە ظاهر وەکو یەک بێ بەزەگە بێت و بە مایکرۆسکۆپێک گونجاو پێدەکرێت ئەلکتریکال SEM سکانینگ ئەلکترۆن مایکرۆسکۆپ یان TEM ئەگەر بێت و ئێمە سوود لەو مایکرۆسکۆپانە وەرگرین سێ دەکەین ستراکچەرێکی زۆر جیاوازمان هەیە بەپێ ئەو پرۆسەیەکە ئێمە بەسەر مادەکەماندا هێناوە و بەرهەممان هێناوە وەروە تایبەتمەندەکانشی جیاوازە لەوانە بە ظاهر وەکو یەک بن بەس چونکە بە پرۆسەیەکی جیاواز بەرهەماتونە ستراکچەرێکی جیاوازانەیە و لە کۆتاییشدا حتمما پرۆپێرتێکی جیاوازمان دەداتێت وەروە پێرفۆرمانس واتە کارایی طبعا مادەیەک لەوانەیە لە شوێنێکدا کارایی هەبێت لە شوێنێک کە کارایی نەبێت ئەو معنای ئەوە نییە کە ئەو مادە دەوێت مادام لە شوێنە کارایی نە دەبێت فڕێ بدرێت بەڵکو لەوانەیە ئێستا جەنابتان لە ئیشێکی وەکو مثلا لەسەر کۆمپیوتەرداتان زۆر بە جوانی ئیش بکەن لەوانە بچن ئیشێکی مەیدانی بکەن مثلا نۆک هەڵقەنەوە سێوان بڕنەوە یاخۆ قاپام چۆن لەوانە زۆر کارانە بنتیدا ئەو معناوی نییە ئەتوو ئێوە مثلا کەسێکی بێتوانانە و بە کەڵک کۆمەڵگەنیان و دەبێت فڕێ بدرن بۆ چونکە ئێوە لەوانە پێرفۆرمانسەکەتان کارایەکەتان لە شوێنێکی دیکە شوێنێکی گونجاوی دیکە بۆ خۆی دەربکەوێت بۆ چونکە لەوانەیە ئەو پرۆسەیەکە ئێوە پێداوە تێپەڕێون پرۆسەی خوێندنەکەتان وای دروستکردن کە ئێوە تەنها لەسەر کۆمپیوتەر بتوانین ئیش بکەن یاخۆ بتوان لە خەستخانەیەکی دیاریکراو لەسەر ئامێرێک ئیش بکەن ئەو پێ دەکتە پێرفۆرمانسی مادەکە کە بۆ چەند تەرەقەیە دروست دەبێت بۆ نەگە لەو نمونەیە سێری بکەین سێ دانە دیسکمانەیە کە هەر هەمووشیان لە چ پێرهەماتونە لە ئالومینیۆم ئۆکساید کە طبعا بەرهەمی ئالومینیۆمە کە لە خۆمان فافۆنیش پێ دەڵن فافۆن و وهروە ئۆکسیجن کە ئۆکسایدیان دروست کردووە پێ دەوترێت ئالومینیۆم ئۆکساید بەسێ دەکەی چکە بە پرۆسەیەکی جیاواز دروست کراون سێ دانە جۆری جیاوازی مادەمان دەداتێت کە لە شکڵدا لەوانەیە پێک بچن بەسێ دەکەی یەکیان بە تەواوی دەتوانێت شکەکە بەناوخۆیدا تێپەڕێنێ یەکێکیان بەشێکی تێدەپەڕێنەوە بەشێکی چۆن دەڵێن ئەبسۆرب دەکا ناڵە تێپەڕێ و یەکێکیشیان بە تەواوی تەڵخە و ناڵە هیچ ڕووناکێک بەناویدا تێپەڕێ کە طبعا ئەگە سێریکەن جۆری تایبەتمەندەکانی جیاوازە ئەگەر چ لەوانە بەزایر هەمویان خڕبن بەستە دەکەی یەکەمیان لە سینگل کریستال پێکاتوە هەرچەند بەرهەمی ینی مادی سەرەتاییان ئالومینیۆم ئۆکسایدە بەسەرێکە یەکەمیان سینگل کریستاڵە لەوانەیە مدەیەکی زۆر زەمەنی زیاتری ویست بێتە ئەو یەکە بەرهەم بێنرێ لەوانە ئەوەی دیکە بە سەریعتر بەرهەمات پێ یاخود ساکردنەوەیەکی سەریعی بەسەرداهات پێ مۆڵتی کریستال دروستکرابێ و مۆڵتی کریستاڵەکان بۆهۆی ئەوەی کە تیشکەکە لە گرێنەکان واتە لەو گرێنانە کە مادەکە لێ پێکاتوە تیشکەکان بەهۆی گرێنەکان گرێن باوەندەریەوە ڕفلێکت دەکەن
ناتوان هەر هەمیان بەنایدا تێپەڕن وە لە حاڵەتی سێمدا کە مۆڵتی کریستاڵە و مەجموعەیەک پۆری تێدا پۆر واتە کون واتە خانەی زۆر بچووک کە بۆشایی دروست کردو لە نائێردات لاانەمە بەچانەی بین ئەگە مایکرۆسکۆپە کە بێ سێری بکەی بێگومان ئەو پۆران دەبینی سەرەکە پۆرەکانش دەوری گینیوە لە ئەوەی کە ناهێڵە هیچ تیشکێک بەنایدا تێپەڕێ باشە بۆ ئێمە چۆن دەڵێن ماتریال ساینس و دەسەی ئەوە دەخوێنین ئەگەر وەکو چەند نمونەیەک لێردا بە وێنە نیشانمانداون و چەند شۆرت ئانسەرێک واتە وەڵامی کورتتان بدەینەوە یەکێک لەوانە بۆ ئیمپروڤکردنی مادەیە ئیمپروڤکردن واتە بەرەو پێشبردننی مادە بۆ ئەپلیکیشنە جیاوازەکان وەکو پێم گوتر لەوانەیە مادەیەک لە ئەپلیکیشنێک بەکار بێت بەس ئەو ڕێنجی کە ئەو مادە دەتوانێت مقاوم بێ دیاریکراوە ئەتا گە پلەی گەرمێکەمان بەرز کردەوە لە ئەپلیکیشنێکەکەدا نەتوان بەرهەم بێت بۆی ئەوەی کە لەوانەیە دابخورێت لەوانەیە بتوێتەوە یان شتێکی وای بەسەر بێت بۆیە یەکەم هەنگاو بۆ ئەوەی کە ئێمە ماتریال ساینس دەخوێن بۆی کە لە ئەپلیکیشنە جیاوازەکاندا بەکاری بێن یەکێک کە لەوانە ئەوەیە کە تێچووکەی کەم بکەینەوە هەرچەند ئەو مادانە تێچویان کەم بێتەوە بەکارهێنەرەکان دەتوانن باشتر بەکاری بێنن و چۆن دەڵێن یەکێک لە ئەدڤانتێجەکانی مطالعەکردن لە ماتریال ساینس و توێژنەوەکردن لەسەری واروەها لایف تایمەکەی زیاد کە مەسەڵەن خۆشە ئێمە پێڵاوێک بکڕێن پێڵاوەکەمان بەشی 3 ساڵ 4 ساڵ بکە نەکەوتە ئەمە مانگێک لەبەری کێنی لەلایەکەوە ئاو بدە یان هەر ئەو شتانێک کە ئێمە بەدەستمانەوەیە ئەو موبایلی کە بەدەستمانەوە خۆشە مەسەڵەن چەند ساڵێک بتوانێت بەرگە بگری یاخود ئەو باتری موبایلەمان پاش 2 ساڵان نەمرێت بیگۆڕن جارێکە زەرور بیگۆڕن بۆی ئەوانە هەمووی چەندین کار ئەوەیە بۆن ئێستا لێرە ئەمە چەند وێنەیەکمان نیشانداوە بۆن ئەو بۆڕیە لەوانەیە مەسەڵەن ئیسەردەمی سەدەی ڕابردوو بێ بەکارهاتووە ئەو کاتلانە عیلمەکار ئەوەندە بێ ماتریالەکان ئەوەندە پێشکەوتو نەبووە ناتوانێت بکەنە ئەوەی کە چۆن بەرگری لە داخورانی ئەو بۆڕیە بکرێت ئەو بۆڕێکی گەورەی لاانە کۆڵک تێچووی ویست بێ بەسەر دەکەی بەهۆی باران و وەرزەکان کە تێپەڕیوە تووشی داخوران بۆ لە کار کەوتووە یاخود ئەو کەشتیە بێگومان ئەو کاتە گەزانی بەیانە ناندێش کەشتێکی ئاچە بەلا بچێتە ئاوەوە و تووشی فراکچەر بێ واتە تێکشکان یاخود سەر دەکەی ئەو کەسە کە خەریکی یاری ئاسنە سەر دەکەی لەوانە لە قووەتی خۆیدا وای دانابێت کە ئەوەندە پێڵ لە ژیرە بەس کێشەکە لەوەی دابووە ئەو شەفتێک کە ئەو بەکاری هێناوە سەدەکەی قووەت و تحملی ئەوەی نەبوو کە ئەو قورسایی هەڵبگرێت بۆی ئەوانە کۆمەڵێک مشکلێنەکە بەهۆی ئەوەی کە هەندەسەیەکی جوان نەکرابێ یاخود علمەکە لەوانە هەتا ئەو کاتە نەگەشت پێ کۆڵک کێشەمان هەیە کە دەبێ ئەمە هەریان بکەین یەکێک کە لە ئەو شتانێک ئێمە دەمانێت لەو دەستە باسکەین کلاسیفیکیشن ئۆف ماتریالە مادەکان چۆن ئێمە کلاسیفای دەکەین یەکێک لەو کلاسیفایانە کە پێیان دوترن میتاڵ یانتە پۆلێک لەوانە میتاڵەکانن میتاڵەکان تەمان ئەلۆژ دەگرێتەوە ئەڵۆی واتە داڕشتە واتە پێکات بێت لە دوو مادە کە هەردووکیان مادەی کانزایی بن مادە کانزایەکان لەناو پێردوودا تێبڵدا ئێوە دەتوانن سێریکەن سیلڤەر کەپەر ئەنواعی مادەنەکە گێنەرایەتی کارەبایان زۆرە و چەندین تایبەتمەندی دیکەشان هەیە سەرەکە ئێمە لە چەند دایاگرامێکدا مقایسەیەک دەکەین لە بینیان کانزایەکان سرامیک واتە مادەیەکن کە نەگێنەرن واتە پور کۆنداکتەرن بۆ کارەبا بەس مادەیەکی ڕقن و جۆری بۆندەکانیان جیاوازەکە مەشەڵە لە محازەرە داهاتوو باسی بۆندەکان دەکەین کە چ شتێک دەبێت هۆی ئەوەی کە ئەو مادانە لێک جیا بکرێنەوە هەروە پۆلیمەر وەکو پێم گوتن بەرهەمەکە لەوانەیە زۆرجار پێ بڵێن بەرهەمە نەوتیەکان مەسەلەن بۆ ئەو جلو بەرگی ئێمە ڕۆژانە لە بەریان دەکەین ئەو پێڵاوانێکی لەبەر دەکەین ئەو پرداخە شتەی ئەو پرداخەکەمە ئای پێ دەخۆینەوە سەرەکەی پۆلیمەر هەموو دۆروبەری ئێمە گرتو ئەو علاگەی کە میمیوی تدا دێنەوە ئەوانە پێیان دەکترێت پۆلیمەر وەروە کۆمپۆزیت کە پێکهاتووە کە لە دەتوانێت لە پۆلیمەر و سرامیک و میتاڵ و چەند شتێک بێ کە کۆمپۆزیت واتە لە ناو یەکیان هاویشت بن کۆمپۆزیت لانێت لە کەمتان زۆر ڕوون نەبێ چونکە بەس وەکو پێم گوتم پێشتر ئاماژەم پێکرد مەسەڵەن بۆ جامی پێشەوەی ئۆتۆمبیلەکان ئەوانە کۆمپۆزیتن یاخود لە هەندێک سەقفەیە کە ئێستادا دەندرێن لە ئەوەکان وەکو شوشەوانە بەس لە ئەسڵدا شوشەنینە لە چەندی تەبەقە پێکهاتووە کە مەجموعەیەک مادە تێدا ڕیاڵ کراوە و مادەیەکە سووک بەڵام قایم
کۆمەڵک مواصفات دیکەدا ینی کۆکراتەوە سێدەکەی وەکو دێنستی واتە چڕی مادەکە چەند چڕە طبعاً ئەمە ئەگە مادەیەک هەر چەندی چڕتر بێ لەکنمان قورسترە ئەگە بەدەست شتێک هەڵگرین سێدەکەی لە چاو قەبارەکەی هەندێک مادە هەیە سووکە بەس هەندێک مادە هەیە لە چاو قەبارەکەی قەبارەیەکی بچووکیە بە سۆ قورسە بەهۆی ئەوە دەزانین ئایا دێنستەکەی زۆریان کەمە ئەو مادانێکە لە میتال پێک دێن دێنستیان زۆرە بەس لەوانەیە ئەمە هەموو شتێک کە بمانێ مەسەن ئۆتۆمبیلێک هەر هەموو شت لە میتال دروستکەین چڕەکەی زۆرە لە تا ئەو قەبارێکی ئەمە سیارەکەی لەبەر هەمدێنین سەرێکی ینی سیارەیەکی زۆر قورس دروست دەبێت ئەو قورسش لەوانەیە تا ڕادێک بۆمە بە نێگەتیڤ بشکێتەوە هەرچەند قایم دەبێت سیارەکە بەس سێدەکەی بنزینێکی زۆرتر سەرف دەکات بۆی ئەوە لەوانەیە مەرغوب نەبێ لەوانەیە مەسەڵەن ڕوو لە مادەی دیکە بکەین مەسەڵەن بۆ سیرامیکەکان سێدەکەی لە دێنسیتیدا واتە لە چڕیدا تقریبا لە ڕێنجی کەمترن لە هەندێک مادەیەکو پلاتینیوم بە سێدەکە لە هەندێک مادەیەکو مەگنێزیوم و ئانش سێدەکەی تا ڕادەیەک بەرزترن و بە هەمان شێوە سێدەکەی پۆلیمەرەکانی پۆلیمەر و سیرامیکوانە دێنسیتێکی جیاوازانەیە هەرێکە لەوانە ڕێنجێکیان بۆ داناوە واتە ئێمە لێرەدا تەصنیفی ئەومان نەکردو تەنها بێنین پلاتینیوم لەگەڵ زرکۆنیوم دایۆکساید پێکەوە بەراورد بکەین بەڵکو هاتوونە تەصنیفێکمان کردو ئەو مادانەی کە لە میتال بەرهەم هاتوونە سێدەکە لەوان لە ڕێنجێکی دیاریکراوە کە لە 1 گرام پێ سانتیمتر کیوبیکەوە پێکاتوە هەتا سێدەکە نزیکی 30 گرام پێ سانتیمتر کیوبیک واتە 30 دانە گرام لە 1 سانتیمتر کیوبیکدا لە مادەکە کۆبۆتەوە ئەوانە شتێکی وەک پێم گوتن ڕێنجێکیانێ ئەو شتانێکی ڕێنجیان هەبوو ناتوان بە هیچ شێوازێک لەبەریکەن بەس بۆی کە باشتر لە مۆزوعەکان تێبگەن تەمان هەمووشیان ئەوانە لە ڕووم تمپرچەردا ئەگەدار بن کە ئێستا پێشانتان دەبێت یەکێک لەوانە ستیفنس واتە قایمی زۆربەی ئەو مفاهیمانش ئاگادار بن ئەمن بۆ خۆم لە ویکیپیدیا تەرجمەم کردو بۆ کوردی ئینشەڵا هەوڵدەدەم لە داهاتوودا لینکەکەتان بۆ دابنێم کۆمەڵێک لەوانەیە کە لە ویکیپیدیا معلوماتی لەسەر ئەو زانیارانە لەسەر ئەو وشانە ئەمن هەوڵمدا تقریبا تەرجمەیەکەم بۆ کوردی هەرچەند لەوانەیە مەقالەکان کورتتر بن بەنسبەت زمانەکان دیکە بەس ئینشەڵا مفاهیمێکی دەتوانن لێ وەربگرن سێدەکە لە ستیفنسشدا قایمی مادەکان سێدەکەی مادە میتالەکان قایمن سیرامیک ئەوانێکی لە سیرامیک پێکاتوە بۆ نەشوشە ئەو شتان سێدەکە قایمن و هەروە سێدەکە کۆمپۆزیت کە هەرچەند دێنسیتەکەی زۆر کەم بوو وەکو لە سلایدە ڕابرد و سێرمان کرد قایمەتەکەی زۆرە کاتێک ئێمە دەیگرین بە 2 پەنجە بمانێ بیشکێنین یان بیچەمێنەوە سێدەکەین بە ئاسانی پێمان ناچمێتەوە بە سێدەکەی پۆلیمەر چەمانەوەکە ئاسانە بۆ ئێستا ئەو جیرەی کە جیرەی پارە مەسەڵەن سێدەکەی نایلۆن ئەوانە سێدەکەی ستیفنسەکان زۆر کەمە ئاگادار من لەوانە لێرەدا ئەو سکێڵە بە لۆگاریتم کرابێ لۆگاریتماتە ئەلێرە هەتا ئێرە یەکسانی بە ئەلێرە هەتا ئێرە واتە ئەلێر بۆ ئێرە دەقات زیادی کردووە ئەو پۆلیمەرێک کە هەتا ئێرە نیشاندراوە کەمترە لە 10 بە سێدەکەی ئەو میتاڵێک کە لێرە نیشاندراوە نزیکی 1000 ئاگادار بن یعنی 1000 ئەوەندەی ئەو پۆلیمەرێک کە لێرە نیشاندراوە پۆلیمەرەکان ستیفنسیان زۆر کەمە و بۆ زۆر ئەپلیکیشن سوودیان لێ دەبێنرێت وەروە مەسەڵەن لە دایاگرامێک کە سترنگت واتە بەرگەگرتن لە بەرامبەر مەسەڵەن شکان و ئەو شتانە سێدەکەی میتاڵەکان بەرگەی زیاتر دەگرن لە بەرامبەر شکان سێرامیک کەمتر لە چاو میتاڵ کۆمپۆزیتەکان بەقووەتن واتە بەرگە دەگرن کەمتر دەتوان بشکن و بۆ من ئێستا لێرەدا فراکچەر چەند دەتوانێت بەرگەی فراکچەر بگرێت فراکچەر واتە تێکشکان مەسەڵەن کە دارێک بگری دارەکە بە قایمی زەختی لێ بکەی سێدەکەی دەشکێ پارفترێک زەختە لێکەر یەکسەر دەشکێتە دەبێتە 2 پارچە ئەو پێدەکرێت فراکچەر چەند دەتوانێت بەرگەی فراکچەر بگرێت سێدەکەی مادە میتاڵەکان باشتر دەتوان بەرگەی فراکچەر بگرن لەواتە چ دەکەن لەوانەیە یەکەم جار کە زەختی لە دەکەی تووشی قوپانەوە بێ پێشەوەی بشکێندرێ پاش فترەیەک ئەگەر زۆر زەختەکەمان لەسەر زیاد کرد ئەو جا لەوانە بشکێت واتە بەرگری بەرامبەر شکاندا زۆرە بە سێدەکەی مادەیەکی وەکو سیرامیک کە مەسەڵەن بۆ نەشوشە بۆ ئەوانەی کە وەکو بڵنگەچ وەکو بەر ئەوانە پێیان دەوترێت مادەی سیرامیکە فراکچەریان کەمترە واتە گە زەختمان لێ کرد
کەمتر هەیە بتوانێت بە حاستەم لەوانە بچەمێتەوە یەکسەر تووشی شکان دەبێت. مادە پۆلیمەرەکان بە هەمان شێوە لەوانێ ئێلاستیسیتیەکیان هەبێت تا ڕادەیەک بە ناچەمێنەوە، بەڵکو چ دەکەن تووشی شکان دەبن بە هەمان شێوە. و مادە کۆمپۆسیتەکانیش تا ڕادەیەک بەرگریان لە بەرامبەر ڕیزیستانس، ینی بەرگریان لە بەرامبەر فراکچەردا تا ڕادەیەک گونجاوترە لە چاو پۆلیمەر و سرامیک. بامان شێ ئلکتریکال کۆنداکتیڤیتی ئەگە سێرکەی مادە میتاڵەکان بێگومان وەکو پێشتر ژەمە دەمازانی مادە میتاڵەکان گەنەرێکی باشی کارەبانە، چ دەکەی مادە تقریبا نزیکی دەتوان هەشت لە ڕێنجێکی کەمەوە دەست پێ دەکات تا دەتوان هەشت بۆ پێوەرێکە لێ ئاماژە پێکرا. بەسەر دەکەم مادە سرامیکەکان زۆر کەمن، واتە ئێستا بۆ نمادێکی وەکو شوشە، وەکو مەسەن گەچ، وەکو بەرد، ئەوانە سەر دەکەی مادەی سرامیکیان پێ دەکرێت گێنەراتی کاربیان تقریبا ناڵم سفر بەس تقریبا نزیکی سفرە گەچێکی دەتوان سالە هەشت کە ڕێژەکەی حتا بڵێ کەمە. و مادە پۆلیمەرەکان بە هەمان شێوە ئێستا بۆ نەبمانێ کارەبە بەناو مادەیەکی وەکو شوشەدا تێپەڕێنن بێگومان لەوانێن نەتوانین تێپەڕێن وەکو پور کۆنداکتەر ناسنراون. بەسەر دەکە مادەیەکی وەکو سیمی کۆنداکتەر دەتوانین بەدەستکاریکردنەکانی دەتوانین تا ڕادەیەک کۆنداکتیڤیتیەکە بەرز بکەینەوە. واروە ئێمە تەسنیفی ماتریال بۆ شوازە دەکەین، دەڵێن مادەکان لە میتال پێکاتوە، لە سێرامیک پێکاتوە، پۆلیمەر پێکاتوە، لە ئەدڤانسید ماتریال پێکاتوە. مادە پێشکەوتوەکان لەوانێ قەدیمیش خەڵکێک مەسەرەن ئاشناوی بێ بە سێرامیک، چونکە ئێستا ئەمە گۆزە هەیە دەیبینەوە هەزاران ساڵ لەمەوە پێشە، یان لەوانێ خەنجەرێک ببینەوە چەند هەزار ساڵ لەمەوە پێش بێ سەردەمی ئاسن بێ. بەسەر دەکەی ئەدڤانس ماتریال بە عیلمی و تەکنۆلۆژیای تازە پێدا بووە، پێشتری ئەو شتە نەبوو بەنای ئەدڤانس ماتریال. ئەدڤانس ماتریال واتە مادە پێشکەوتوەکان سەر دەکەی لە چەند بابەتێک پێکاتۆکو سیمی کۆنداکتەر لە سەدەی ڕابردوو تقریبا دۆزرایەوە، سەر دەکەی بە تێکەڵکردنی بەشێک لە مادەی دیکە دۆپاندی تێدەکەین، دۆپینگی پێ دەکەین بۆی کە پی تایپ یان ئێن تایپ سیمی کۆنداکتەر دروست بکەین، دواتر دەتوانین داوێری پێ دروستکەین، دەتوانین ترانزستەری پێ دروستکەین و کۆمەڵێک تەکنۆلۆژیا کە ئێستا پشتی بەستۆ بە سیمی کۆنداکتەر. طبعاً مادە هەندەسەکانشان پێدا دەکرێت. واروها بایۆ ماتریال بێگومان لەوانێ لە قەدیمدا بەکارهاتێ، لەوانێ قەدیمیەکانیش ددانێکیان کەوت پێ هەوڵیاندا زێڕیان لە جێی ددانەکەیان داناتەوە، ددانێک لە زێڕ یان مادەی زێڕ بێگومان مادەیەکی بایۆ ماتریالە، دەگونجێ لەگەڵ جەستەی ئینسان، تووشی ژەنگەڵێنان نابێ و کۆمەڵێک مواصفاتی باشی هەیە کە دەتوانن بەکاربێنرێ، بەڵام لەوانێ مادەکە گران بێت تا ڕادەیەک و کۆمەڵێک نەواقیسیشی تێدا بێ کە بێگومان پێویستی بە عیلاجکردنە. بایۆ ماتریال پێدا بووە، علمەکە لە بایۆلۆجیکانش دەخوێن، لە ماتریالسانش دەخوێنرێ، چۆن بتوانین مادەیەک دروست بکەی کە لە ناو جەستەی ئینساندا بەکار بێت و خۆگونجاندنی هەبێ لەو شوێنێکە بەکاردێنرێت، تووشی داخوران نەبێ، ئیتر مەجموعەیەک مواصفات دیکە کە وەکو مەسەڵەن تێچوو کەم بێ، یعنی تێچووی زۆری نەبێ، ئەوانە پێیان دەوترێت بایۆ ماتریال. واروە نانۆ ئینجینەری ماتریال وەکو نانۆ پارتیکڵ، وەکو نانۆ تیوب، ئەو کۆمەڵێک مادەنەکە بە شێوەیەکی هەندەسی دەتوانرێ بەرهەم بهێنرێت. واروە سمارت ماتریال واتە مادە زیرەکەکان بۆ ناتوش مەسەڵەن جامی عینەکەکە لە مادەیەک دروست کردووە کە دەچێت بەرهەتاو، سەدەکەی دەتوانێت تارێک دابێ دێوە ماکی کەمتر، سەدەکەی سپی هەڵدەگەڕێت و مەجموعەیەک لە سمارت ماتریال کە وەکو شەیپ مێمۆری ئەڵۆی، وەکو پیێزۆ ئێلکتریک، وەکو کۆمەڵێک شتی دیکە کە ئێستا اختصاصی من بۆ خۆی لەسەر سمارت ماتریالەوە مادە زیرەکەکان. چەند نمونەیەک لە میتاڵە گەبینەوە ئێستا بۆ لێردا هەروەک دەبینن میتاڵ پێکاتۆ لەو چەند شتێکە لە وێنەکەدا نیشانمانداون، وەکو پێم وتن میتاڵ ئەوانە کە دەڵێن میتاڵە ناتوانین ڕاستەخۆ بڵێن ئەو چەنگاڵە ئەو چەقۆیان ئەو مەقەستە لە ئاسم پێکاتوە، ئەوانە لە ئەڵۆی پێکاتنە. ئەڵۆی واتە داڕشتە، واتە چەند مادەیەک تێکەڵکراوە بۆی کە بتوانین شتێکی ستیل دروستکەین، یاخۆ مەسەڵەن ئەو پارانەی کە لێردا دەبینن لە چەند مادەیەک پێکاتۆ کە پێدەوترێت کانزایی، مادەی کانزاینەوە داڕشتەشن. و مادە سێرامیکەکانمان هەیە کە سەر دەکەین شوشێک سێرامیکە، کەرپوچ یان مەسەڵەن ئەو پەرداقەی ئەمە ئەو کوپێکە چای پێدەخۆینەوە،
ئەو کاشێککە دایدێنەوەوانە هەم پیان دوکرێت مادە سرامیککان ئەو خۆڵێکە ئەمە شتی کشتتوکاڵ زیاد دەکەن ئەوانە هەم پیان دوکرێت مادەی سرامیک و پۆلیمەرمانێکە بێگومان پۆلیمەر هەموو ژانی ئێمە داگیر کردو لە سەدەی ڕابردووە کە پۆلیمەر هاتە ناو پۆلیمەر ناسێنرا تقریبا لاانە عمری نەگاتە 100 ساڵ وردەوە بتری لێ دروست کراوە کۆمەڵک شتی دیکە کەسێ دەکەی زۆربەی تەکنۆلۆژیاکانی ئێستا چکە مەصرفەکەی کەمە تێچووەکەی کەمە دێنستەکەی کەمە و لە هەمان کاتدا دەتوانێت بۆ زۆربەی شتەکانی دیکەش فۆرمی پێ بدەی و هەرزان دەکەوێت لەسەر بەرهەمێنەرە بۆ ێستا دەکەی بەکارهێنانیشی گەلک زۆرە و عیلمەکەش زۆر نوێیە دەتوانن خەڵک زیاتر و زیاتر تێدا ئیش بکات و ورد بێتەوە واروها کۆمپۆزیت جواتە پێکاتۆ لە چەندین جۆر کە مەسەڵەن دەتوانێت چەند مادەیەک پێکەوە بە شێوەی لێر پێکەوە بیان چەسپێنی وەکو هەمبەرگەرێک پێکەوە بیان لکێنی وەسە دەکەی لە کۆی گشتیدا مادەکەمان تونتر دەبێ ڕقتر دەبێ و کۆمەڵک مواصفاتی تازەی لە پێدا دەبێت کە هەرێکە لەو مادانە بە تەنها نەیدەتوانێت ئەو تایبەتمەندی هەبێ مەسەڵەن بۆ منە ئێوە گەر هەمبەرگەرێک بێنن گۆشتەکە گەبەجیا بخۆن یاخۆ مەسەڵەن ئەو سەوزەڵاتێکە لە نایدا بەکاردێن بە تەنها لەوانەیە تایمەکەی جیاواز بێ لەوەی کە هەر هەموو پێکەوە لەناو بەرهەمەکەدا بەکاربێنرێ بۆ منە ئەدڤانس ماتریال ئەدڤانسی ماتریالتە مادە پێشکەوتوەکان ئەگە سێریکە سیمیکۆنداکتەر سەرەکی تەکنۆلۆژیاکانی ئێستامان زۆربەی پشتی بەستۆ بە سیمیکۆنداکتەر بایۆماتریال سەدەکەی لە ئەنواعی شوێنی جەستی ئینساندا دەتوانن مادە بایۆماتریالەکان بەکاربێنرێ و نانۆ ماتریالەکان سەدەکەی لە نانۆتیوبەکەوە کە لەوانەیە لە قەستەری دڵدا بەکاربێنرێن لە کۆڵە شتی دیکەدا نانۆ پارتیکڵ کوانتم دۆت کۆمەڵک شتی دیکە کە ئەوانش بەڕاستی علمێکی هەتا بڵێ زوندووە ئەوانەی کە لە داهاتوو تەخەڕوجکەن و مەسەڵەن بیان هەیە لە ماستەریان دکتۆرا بەرهەم بەردەوام بن بابەتێکی زۆر ئەکتیڤە و زۆر توێژینەوەشتدا دەتوانین بکەین ئەو مادە زیرەکانیش بۆ منە لێرە چەند نمونەیەکمان ناوەتەوەکو ئەو عینێکی کە لە بەرامبەر خۆردا ڕەنگی دەگۆڕێ وەکو مەسەڵەن لێرەدا ئەو شەیب مەمۆری ئەڵۆیانە دوایە کە تووشی چەمانەوە بوونە کاتێک لەناو ئاوێکی گەرم داوێژدرێ سەدەکەی شکلی سەرەتای خۆیان وەردەگرنەوە مەسەڵەن ئەو پەرداغانە ئەگە سێریکەن دوایە کە مادەیەکی گەرمی تێداوێژدرێ تێدەکرێت سەدەکەی وردە ڕەنگەکەی دەگۆڕێ ئەوانە هەم پیان وکرێت سمارت ماتریال هەرێکە لەوانە حساسە بۆ یەکێک لە چۆن دەڵێن کاریگەرەکانی دەرەکی بۆ نمونە ئەو عینەکە بۆ ڕووناکی ئەو شەی مەمۆری ئەڵۆیە داڕشتە شێوە بیرمەند بۆ گەرمی و ئەو سیرامیکەش بۆ گەرمی حساسە ئەوە کۆنتاکتەکانی منن ئێوە دەتوان لە ڕێگای جیمێڵەوە لە ڕێگای ڤایبەرەوە لە ڕێگای مەسنجەر کە مەسنجەرەکە بەنای ئیبراهیم نازمە ڕسێرزگەیت کە تەوان زۆربەی توێژەران سوودی لێ دەبین لێ ئێستادا وەکو فەیسبوک وایە بەس فەیسبوکێکی ئەکادیمیە واتە ئێوە کە دەسن لە فەیسبوکدا وێنەی خۆتان دادنن ئێمە لە ناو ڕسێرزگەیتدا ئەگە توێژنەوەیەکمانە بێ ئەگە سیمینارێکمانە بێ ئەگە پۆستەرێکمانە بێ شتێکی لەو بابەتان دادنین مندەلی لەوێدا تەنها وێنە شتوان نابێن تەنها توێژینەوە دەبێنن دەتوان بچن ناو پرۆفایلی خەڵکی دیکەوە بزان ئایا چەند توێژنەوەی بڵاو کردێتەوە و بەشێک لە چۆن دەڵێن پرۆفایل نەفەرەکە دەتوانن لەوێدا متابعە بکەن و هەروە پابلۆن کە ئەویش تەمەن یەکێک لە ئەکاونتە بەناوبانگەکان لە ناو ئەکادمیەکاندا دەتوان لەوێشدا ئەکاونت دروستکەن بۆ ئێوە دەتوانن فۆلۆ بکەن لەو شوێنانە یاخود کۆنتاکتتان هەبێ لەگەڵ من لە ڕێگای ڤایبەرەوە یاخود لە ڕێگای مەسنجەرەوە دەستان خۆش بێ و بە هیوای کاتێکی شار